بەندەکانت بەدەستی بێڕەحمترین دەڕەندەکان ئازار دەدرێن. هاواری زۆڵم گوێی عالەمی کەر کردووە. ئەم زوڵمە تاکەی هەڵا و تەسلیس و شێرک کەوتوتە نێو پەیڕەوانی دینت. ئەم بۆلاڕێ چوونە تاکەی لە نەزانی خەڵکە کە ئیمپراتور خۆی بە خوددا دەزانێ. خداوەندە پەرستینی تۆ کەی جەهاندا دەگرێ و سەردەمی کوفر و شێرک کەی دوایی تێ. خدا کەی دوایی دێ. برادری مەسیحی، برای من تۆ کێی؟ یەکێ لە ئیمانداران، یەکێ لە هەوە ئاینەکانتان. تۆ ئاینی من لەکوێوە دەزانی؟ لە پاڕانەوەکەتان. ئێوە چەند جوان لەگەڵ خوا قسە دەکەن. من چەند جار بیستومە وەکو پیاوچاکان. فەرموون ئەو شیرم بۆ ئێوە هێناوە، میگرن. خۆشە. سپاس. ئایا ئێوە ڕاگەیەنەری دینی مەسیحن؟ بەڵام نا، دوو لە بەرگەکەتان وەکو ئەشراف و دەربارەکانە. پێم وایە ئێوە خەڵکی شارن، بەڵام کام شار نازانم. ئێرەتان چۆن دۆزێوەتەوە خاوەن شکۆ؟ تۆ فێری چییە؟ هەرچی بێ ئێمە پێکەوە براین. بەڵێ. ناوی تۆ چییە؟ ئانتۆنیۆس. ئانتۆنیۆسی شوان. سەیرە. ڕوومیەکی شوان؟ باو باپیرانم هەموو جوتیار بوون بەهۆی زیاد بوونەوەی کۆیلەکان لە مەزراکانی ئیتالیا. کاروباری جوتیارانی بچوو خراپ بوو. باپیرانی منیش ناچار بوون کۆچ بکەنە ئێرە. لێرەشدا ماڵیەتی قرس نەیهێشت ئەو زەمینانەی کە هەمانە بتوانێ ژیانی ئێمە دابین بکات. دیسانش خدا شکر دەکەم کە بە شیوانی مەڕەکانی خەڵک دەتوانم ژیانی خۆم هەڵسوڕێنم. بەڕاستی نێوی ئێوە چییە؟ ماکسیمیلیان. ماکسیمیلیان؟ ماکسیمیلیان. وا بزانم ئەو نێوم لە پێشدا بیستووە. ئەرێ لە شاردا. تۆ زۆر دەچێ شار؟ نا، تەنیا جاروبار. چۆن بوو کە بوویە مەسیحی؟ بووم. باو دایکیشم مەسیحی بوون لە سەردەمی تراژانەوە. هەڵبەت بەر لە حکمی بناوبانگی تراژان سەبارەت بە ئازار و ئەشکەنجەی مەسیحیەکان ئەوان ببوون بە مەسیحی. ماکسیمیلیان نەمگوت ئەو نێوەم لە پێشدا بیستووە؟ وا بزانم ئەمە نێوی یەکی لە ڕاوێژکەران دەقیانوسە. ئەویش لە گرنگەکانیان. دەی ئەمە بە من چی؟ هیچی جویرێکی گەوجانەیە. ڕاوێژکاری دەقیانوس ئەشرەفزادەیەکی دەربارەی دوژمنی مەسیحیەکان. ئەویش لێرەدا. بۆ تاوێت لەوەی کە مەسیحیت
تا دەرباری دەقیانوسی گەورە شارەکانی گەیوەتێرە ئەمن زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کە خۆشحاڵ بووم. یعنی ئەم هەواڵە خەڵک خۆشحاڵ دەکات؟ شتی زۆرتر لە خۆشحاڵی دەبێتە هۆی قووەی قەلبی خەڵک و گەشەکردنی دینی مەسیح. ناگونجە ئێوە ماکسیمێلیا بن. بەڵام دەی جلو بەرگەکەتان وەکو ئەشرافزادەگانە. هەرچی بێ ئەمن زۆر خۆشحاڵم کە ئێوەم ناسی. Austin. دەیناسن ئازاویلی جوولەکەیە. چۆنتان زانی ئازاویلان کوشتووە؟ تەرمی ئەو لە دارستانەکانی دەوروبەری شار لە لای حەسەڵێکدا دۆزراوەتەوە. دوایین سپاردەیەوە چاودێری لەسەر ماکسیمیلیان بوو و لەو ڕۆژەوە هەواڵێکمان لێ نەبووە. دەی دەبێ کاری ماکسیمیلیان بێ. نامەتیوس نا گومان ناکەم. ئەگەر کاریەوە بووایە شاری بۆ ماوەی 4 ڕۆژ بەجێ نەهێشت چونکو دەیزانی زیاتر گومانی لێ دەکەن. دەبێ بە دوای کەسی دیکە دابین. ئازاویل دەتوانی دۆرێکی گرنگی لە پیشاندانی دیمەنی ڕاستەقینەی ماکسیمیلیاندا هەبێت بێگومان بەڵگەکی هەبوو. پاش ئەمە تۆ دەبێ بە دوای ماکسیمیلیاندا بڕۆیت. بەسەر چاو ئەو کارە دەکەم و وا دەزانم کە خاتو هێلێنیش لەگەڵ ئەو هاوکاریک هەیە. نا نامەوێت ناوێک لە خاتو هێلم ببردرێت هیچ کات. بەشداری لە کۆبوونەوەکانی ئادۆنیا دەبێتە هۆی پتەوبوونەوەی ئاینی ئێمە. من هەوڵ دەدەم لە ئاهەنگەکاندا بەشداری بکەم بەڵام زۆر ناتوانم. گالۆسی باوەفا ئەمڕۆ نزیک بوو توش ببی بەڵام ئەخرەکەی بەختەوەرانە هەموو شتێک بە باشی تەواو بوو. لە لوتفیەوە سپاس دەکەم خاوەن شکۆ. ئەگەر ئەمڕۆ ئێوە بە فریای گالوس نەگەیشتبان چ دەقەومە؟ معلومە بەندیخانە و ئەشکەنجە بەرحاڵ ئێستا لێرە نەبوو و ڕەنگە لە خاچیش بدرایە. دەبێت چارەیەک بدۆزینەوە. دەستە دەستە مەسیحیەکان قەڵاچۆ دەکەن دەزانن؟ بەڵێ دەزانم. لەوەها هەلومەرجێکدا جەنابی ماکسیمیلیان نەدەبووە شاری بەجێهێش بە. ئاغات کێ دەگەڕێتەوە گالوس؟ ئەوان کاتێ دەڕۆنە ئەشکەوت کاتی گەڕانەوەیان ئاشکرا نییە. ئەشکەوت؟ بەڵێ خۆی دەڵێ ئەشکەوت. چۆن ئەشکەوتێک و لەکوێ کەس نازانێت. وا دیارە پێی خۆش نییە کەسێک جێگەی ئەو بزانێ یا ئەوەی کە بڕوا بۆ لای. سبەینێ ئادونیا لە ژێرزەویەکانی قەبرستانی دەرەوەی شار قسەمان بۆ دەکات. ئایا لە نەبوونی جەنابی ماکسیمیلیاندا ئێوە دەچن بۆوێ؟ هەوڵ دەدەم. ئێوە چی؟ من نایم. پێویستە هەمیشەیەکێکمان لە کۆشک بمێنێتەوە. تا هاتنەوەی جەنابی ماکسیمیلیان هەروە نابێ بێدەنگدا بنیشینێمە. من سبەینێ دەچمە دیتنی ئادونیا و لەگەڵە و ڕاوێژ دەکەم. ڕەنگە بتوانین پێکەوە ڕێگە چارەیەک بۆم کارە بدۆزینەوە. منیش لەگەڵتان دێم. نا پێویست نییە. ئەگەر شتێکمان بۆ ڕوودات ئیدی من لەبەر ئێوە ناتوانم هیچ کارێک بکەم. کەوایە من لەگەڵ خاتو هێلێن دێم. من هێشتا بڕیاری دواییم نەداوە. دەبێ بزانم سبەینێ چی دێتە پێشەوە.
لێم ببوورە ئاتنە نازانم چ بابەتێک تۆی ئەوەندە لە هێلن تووڕا کردووە ئەگەر تۆ بڕێک محەبەتی پێ بکەی هەموو شتێک دروست ئەبێت و قینەکان دەبێتە دۆستایەتی هاتنە بریا بەجێگەی ئەم چەشنە قسانە بڕایکیش بە وردی سەرنجی کارەکانی هێلێنت دابا وانە تۆ بە هەڵەداچی تۆ هێشتا نازانی کە هەبوونی ماکسیمیلیانوس لە فیلادەلفیادا چەندە دەتوانێت حکوومەتی ئێمە لە ڕۆم قایم و پتۆ بکاتەوە تازە تۆ بۆ خۆشت دڵنیانیت کە ئەو مەسیحی بێت تەنیا لە تۆی ویستووە کە بە من بڵێ بۆ پتەوکردنەوەی حکوومەتم لە کوشتنی مەسیحیەکان خۆم لا بدەم تەنیا لە بەرەمە خۆ ناتوانین بڵێن خوددا پەرستە قسەیشی نەکرد؟ نا هیچ قسێکی نەکرد دیکەنەوە ئەوە بێنە دەرێ چاو نا مەترس لە خدا پیوز مەترسە بێ دەرەوە تۆ نابێ قسە بکەیت مەترسە دلێر بە ئەوکتا پیوز مەترسە ئەوکتا پیوز دلێر بە ئەوکتا پیوز تۆ نابێ قسە بکەیت تۆ مەسیح قسە مەکە ئەوکتا پیوز لێم گەڕێن من مەسیحی نیم نا برم لێن من مەسیحی نیم ئەی هاوار تاقت بێنە ئەوکتا پیوز تۆ مەسیح تاقت بێنە ئەوکتا من هیچ شتێک نازانم من هیچ شتێک نازانم ئەو کاتە پەیڕەوانی ئاینی خوداپەرستی کە لەلایەن حکوومەتی ڕوومەوە لە ژێر زەخت و گوشاردا بوون بۆ کۆبوونەوە و تەبلیغی ئاینی خۆیان ناچار بوون یا لە ماڵە کاول و وێرانەکاندا کۆ ببنەوە یا بەنهێنی و بە قبولکردنی مەترسی زۆر لە قەبرستانەکانی دوور و تەریک لە دەرەوەی شارەکاندا گوێ بۆ قسەی مبەلغینی خۆیان ڕابگرن. درودی خدا لە ئیسا مەسیح. مەسیح وتی ئەو ڕاستەقینەیە کە لە تاریکیدا لە وتنی دەترسای ڕۆژێ لە ڕووناکایە گوێت لێ دەبێ و ئەو ئیمانە کە لە گۆشەی ماڵەکاندا فێربووی ڕۆژێ لە سەربانەکان هاواری دەکەن. ئەی معلم ئایا بەڕاستی وای لێ دێ؟ وا دێ خوددا حەقا و بێگومان حەق سەر دەکەوێ. ئەمڕۆ ئێوە کەمن تاقمێکی بچووک و کەم کە لە ڕووی ناچاریەوە ئەمڕۆ لەم زاخە تاریکەدا کۆبوونەتەوە. بەڵام ڕۆژێ لە تەواوی زەویدا بڵاو دەبنەوە. ئەمڕۆ ئێوە دەگرن و دەتانخەنە بەر حەیواناتی دەڕەندا تا ئیمپراتوری ملهور و دەخیانوسی خوێنمێش لە گیاندانی ئێوە و باقی چەوساوانی ئەم شارە لە کاتی مەستیدا ببینن و قاقا پێ بکەنن و لە ئازار چەشتنی ئێوە شاد بن.
غافڵ لەوەکە خوددا پارێزەری ئێوەیە وە کاتی یارمەتی خوددا بگات ئێوە بەسەر ئەواندا حکوومەت دەکەن. ئەمە وادەی خوددایە کە دەسەڵات دەکەوێتە دەست بێبەشان بە یاری خوددا ئێوە ئیمپراتورەکان لە تەخت دەکێشنە خوارەوە. چ کەسێک یارمەتی خودای دیوان کەی دەیکات و تاکەی دەتوانین خۆراگری بکەین کاتێکە هەمویان کوشت و سووتاندیان و تیکە تیکەیان کرد و لە خاتیاندا لەسەر بەندە واجبە کە ئیمانی خۆی پتە و کاتەوە و لەسەر خوددایە کە ئەگەر بە پێویستی بزانێ وادەی خۆی جێبەجێ بکات. ڕەنگە ئەم بەڵێنی سەرکەوتنە لە سەردەمی ئێمەدا جێبەجێ نەکرێت. گالوس بەڵێ بەڵێ خەتونی من گالوس وریا بە کەسێ نەمان بینە. ئەی موعەلم ئایا پلەپای مرۆڤەکان لە بەهەشتا وەکو یەکە ئەگەر وەکو یەک بێت لە ئەداڵەت دوورە و ئەگەر وەکو یەکیش نەبێ بچووکتر بەخێلی دەباتە گەورەتر. حەزرەتی مەسیح لە بەرامبەر ئەم پرسیارەدا بە حەواریەکی وت چه دەڵێ لە بەرامبەری ئەو کەسەدا کە منداڵی زۆر بێت و جل و بەرگ لەبەر ئەوان بکات مەگەر منداڵان بە گەورەکان کە جل و بەرگی گەورەتریان لەبەر کردووە بەخێڵی دەبن یا بە پێچوانەیەوە ئەگەر جل و بەرگی گەورەکان بکەنە بەر منداڵەکان ئەوان تووڕە دەبن کە بۆچی سوکایەتیان بەوان کردووە کەوایە دەبینی هەر کەسێ کە لە بەهەشتا پلوپایە چاکی بەدەستەکەوێ ڕازیە. ئەی معلم بڵێ چۆن هاوار لە خوددا بکەین کە بێتە هانامانەوە. خدای گەورە بە پێغەمبەرمان مەسیحی وت ئەی ئیسا بە ملهوڕان بڵێ من بانگ نەکەن لە حاڵێکدا ماڵی حرامیان بەدەستەوەیە و بتەکانیان لە ماڵدا هەیە چونکە سوێندم خواردووە کە هەر کەس بانگم کات بڕۆمەهانایەوە بەڵام یارمەتی من بۆ حرام خۆران و بت پەرستان جگە لە لەعنەت نییە. ئەی معلمی چاکەکار چۆن بزانین کە ئیمانمان هەیە؟ سێری خۆتان بکەن کە چۆنن
ئێمە ئاگامان لە دڵی خۆمان هەیە ئیمان وەکو دارێکی باشە کە لە مێوەکانیەوە دەناسرێتەوە بزانن داری ژیانیەوە چ بەرێکی هێناوە یارانی من هیچ کات داری کرمۆڵ بەری چاک نادات ئەگەر ئێوە دیتان کە داری ژیانی ئێوە بەری شیرینە بەڕاستبێژی ئەمانەتداری مەحەبەت پاکی و دەلێری و هەموو گرنگتر ئەوین بە خوددا و ڕۆژی پەسڵانی هێناوە بزانن کە ئیمانتان هەیە بە هومێدی خوددا و ئیسا مەسیح جەنابی ئەدونیا لێرەن بزانن کە گەورەم مەسیح وتی ئەم دنیایە هەر وەکو پەردێکە کە ئێوە دەگەینێتە ڕۆژی پەسڵان کەوایە لێ تێپەڕبن و دڵی پێخۆش مەکەن سامانی دنیا فریوتان نەدات و سەختیەکان ئیمانتان لەرزۆک نەکات هەرچۆن بێ ئەم دنیاە تێپەر دەبێت واڕوات و ئەوەی تا دوایی لەگەڵتان دەمێنێتەوە کردەوەی ئێوەیە وریابن کە لە ڕۆژی قیامەتدا باری تاوانەکانتان قرس نەبێت ئادونیا ئایا بەڕاستی خودای گەورە مردووەکان لەو دنیا دیسانە زیندوو دەکاتەوە؟ ئەوەی ئێسکە پووکەکان چۆن دیسان دەژینەوە؟ ها؟ ئاخر بە چ شێوەیە؟ هەروەها کە تۆ لەم دنیادا نەبووی و بە تۆ ژیانی بەخشی مەگەر ژیانی دووبارەی سروشتش پاش مردنی لە زستانە نەدیوە ئەو بۆ هەر کامی توانایە بزانن ئیمان بە وتن نییە زۆر کەس هەن کە لە قسەکانیان یا لە ڕواڵەتیاندا ئیمان نابیندێ بەڵام دڵەکانیان پڕە لە ئیمان چی خبرە؟ یانی چی؟ ئەم کارە چییە؟ مانای چی ئەم کارە؟ بۆ دەکەن ئەخێ؟ چی بووە؟ ها؟ بۆ کوێ دەچێن؟ بۆ بەشداری لە کۆڕی مەسیحەکان؟ بیانگرێن!